سەرەگرتن بۆ نان، سەرەی موچە، سەرەی بەنزین، ڕۆتینی مامەڵەی دام و دەستگاکان، سەرەگرتن بۆ بینینی پزیشک، سەرەگرتن بۆ پشکنینە پزیشکیەکان، سەرەی نەوت، ڕەمەزان و بۆنەکانیش سەرەدەگرین بۆ شەربەت و لوقمەقازی. کورد زیاتر لە نیوەی تەمەنی لە ڕیزگرتن و سەرەی پێداویستیە سەرەتاییەکاندا بەڕێدەکات. هەرێمی کوردستان کۆمەڵگایەکی قەیراناویە، کێشە و زەحمەتیەکانی ژیان کە سیاسیەکان خوڵقاندویانە تا بینە قاقا هاتووە. مانگێک نییە دەرونی خەڵک لە دڵنیایی و ئارامیدا بێت. غەمی کەمی ئاو لە هاویندا، لافا و خراپی ڕێگاوبان لە وەرزی باراندا، جگە لەمانەش وەرگرتنی موچە دڵە ڕاوکەی بەردەوامی بۆ هاوڵاتیان دروست کردووە. لە کاتی دابەشکردنیشیدا دەبێت وەزارەت و دام و دەستگاکان بەڕیز چاوەڕوان بن تا ناویان دەخوێنرێتەوە. پاشان لە کاتی وەرگرتنی موچەکانیان بە تایبەت کەم ئەندامان و خانەنشینان زۆرترین زەحمەت و ناڕەحەتی دەبینن. لە هاویندا لە بەرگەرما لە هۆش دەچن، بگرەگیانیش لە دەست دەدەن. زستانیش لەسەری وەرگرتنی موچە 150,000 یەکەیان لەسەر ما و ژێرباراندا هەڵتە لەرزن. لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردوو نرخی لیترێک بەنزین بۆ نزیکەی 1000 دینار بەرز بووەوە. ئەوەش بە بیانووی ڕاگرتنی هەناردەکردنی بەنزین بۆ هەرێمی کوردستان لە هەندێک دەروازە و بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان. من لە ماوەی ڕابردوودا ئەم مەترسیەی ئێستەی کە لە ڕۆژانی ئایندا بەڕێ و ئێستەش دەستی پێ کردووە کە پەیوەندی بە گرانتربوونی نرخی بەنزین و گازوایل و نەوتی سپی و LPG غازەوە هەیە چەندین جار بەیاداشت بە لێکۆڵینەوە بە راپۆرت داومەتە ئەنجومەنی وەزیران. بەڵام بەداخەوە تا ئێستا کاری پێ نەکراوە، بە قسەمان نەکراوە. ئێستا ئەمەی لێرە خەینە ڕوو بە شاهیدی ئێوە و خەڵکی کوردستان ئەگەر لە ماوەی ئەم 2 هەفتە ئەم پلانە جێبەجێ نەکرێت کە هیچ کولفەیەکی دارایش لەسەر حکومەت ناکەوێ، نرخی بەنزین و گازوایل و نەوتی سپی و غاز بە شێوەیەکی زۆر بەرچاو گرانە بێت. لە 170 بەنزینی کوردستان لە ئێرانەوە دێت. ئێستا ئێران بەهۆی ئەو دۆخە تایبەتی کێتی بەنزین نەوتی سپی گازوایل لە ئێرانەوە بۆ کوردستان ڕائەگیرێت. ئێستا خەڵکی ناچارە دەمە و بەیانی بچنە ڕیزی سەرەگرتن بۆ بەنزینی عراقی. بەو جۆرەش هەندێک جار ڕیزەکە هێندە درێژ دەبێتەوە، کۆتاییەکەی نازانرێت دەکاتەوە کوێ. لە دوای گرانکردنی نرخەکەی نزیکەی 2 مانگە قەیرانی نەبوونی غازی ماڵانی شاتۆتە پێشەوە. هیچ هەوڵێکیش نییە بۆ چارەسەری. هەوڵاتیان ناچارکراون بە هەفتە سەرە بگرن تاوەکو غازفرۆشێک بوتڵێکیان دەداتەیە. ئەویش بەو مەرجە پێشتر غازت لە خۆی کرد. بەڕێوەبەرەکەمان تەلەفۆن کا بۆ کۆمپانیاکانی غاز لە مدەی 24 ساعتە غازەکە هێت، بەڵام لە 8 ڕۆژ 10 ڕۆژداری غازمان بۆیێت. ئەمە لە کاتێکدایە لە دوایین ڕاگەیاندراوی هەردوو کۆمپانیای دانە غاز و نەوتی هیلالدا هاتووە لە 3 ساڵی ڕابردوودا ئاستی بەرهەمهێنانی غاز لە هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 150 زیادی کردووە و ئاستی بەرهەمهێنانی ڕۆژانە گەیشتۆتە 452 ملیۆن پێسێجا غاز. ئێستا دەبێت دەرتاکێکی هەرێمی کوردستان لە خۆی بپرسێت بۆچی بەردەوام لە قەیران و گرفتا دەشی؟ بۆچی دەبێت تەمەنیان بدەن بەو شتانەی کە ناچار دەکرێن ئەنجامی بدەن؟ بۆچی وڵات لە دۆخێکی ناجێگیر و نائاسایی بەردەوامدایە؟ بۆچی هەرگیز هەستکردن بە ئارامی و کۆتایی هاتنی باری نائاسایی لە ناخی خەڵکدا ناچەسبێت؟ لە دەرەنجامی هەموو ئەم ناسەقامگیری و گرفتانە تەواوی پێکاتەکانی کۆمەلگا لە ڕاگەیاندنەکان، خێزان و خوێندنگاکان ئەرک و بەرپرسیارەتی لە پێشینیان لە بیر چۆتەوە و هیچ کامیانکاری خۆیان وەک پێویست جێبەجێ ناکەن و ناتوانن تاکێکی تەندروست بۆ داهاتوو بەرهەم بهێنن.